پاییزە لە پاییزە مەهێڵە سەرمەد بێ لە زستانە نەخۆش ناکەوی لە پاییزە مەهێڵە تووشی کۆمەڵێک سەرما و خۆت سەرمامەکە خۆ باش داپۆشە باوەڕم پێ بکە بەرگری دروستەکەی بۆ زستان من بۆ خۆمەمە لە ژیانی خۆمە تاقیم کردوەوە بەس لە پاییزە یعنی ئەگەر لە پاییزە نەخۆش نەکەی زستانەکە نەخۆش ناڵم نەخۆش ناکەی بە سای لێم وەرمەگرن بەڵام لە پاییزە خۆت باش گەرم داپۆشە چکە سەرمای پاییز جیاوازە لە سەرمای زستان هەندێک سەرمای پاییزێ وشکترە کە پەتا بگری زۆر بە پیسی تیاتە دەرەکەی لە هاو میامای پشی لە هاو لەم ناوێ لەم دەوروبەرێ باش کاکە ئێمە لە کوێین وەمەش لە کوێ ئاری اینجا مەشتی کەم بیستوە ئەگەر لە پاییزە خۆی ئەو قسەی تۆ تەواو منیژەوم زۆر بیستوە بەڵام هەندێک پەتا هەیە کە لە پاییزە تووشی ئەبیت ئیتر ئەمە بەرگریکی زۆر باش لە جەستەی توایە پێیاکات و لە زستانە ناهێڵە توش بێ اینجا ئەمەی کە تۆ باسی لێوە کرد ئەگەر لە پاییزە سەرمات بێت و پەتا بگری ئەڵەن ئیتر هەتا زستان لێو نابێتەوە ئاری ئەم قسەیە زۆر زۆر باو بۆ نیە تەنانەت بۆ مناڵیش زۆر کات ئامۆژگاری دایکەکانە کرێڵە لە پاییزە زۆر ئاگاد لە مناڵەکەت بێت چونکە ئیتر هەر ئەوەنە پەتایە کە پاییز گرتی تا زستان پێوێ بێت لێ نابێتەوە بەڵام زۆر کاتیش هەندێک پەتا هەیە ئەو ڕۆژە یەکێک لە پزیشکەکانی مناڵان لامان ئامادە بوو ئایوت ئەگەر هەستان پێ کردبێت ئەم ساڵ بۆ نمونە لەم مانگانەی ئێستایە پەتاوەرزیەکان کەمترە لە چاو ساڵی پارە لەبەروی خەڵک هەمووی لە مای 11 توش بووە جەستی بەرگریکی پیا کردووە بەرامبەر بەو جۆرە ڤایرۆسانە بۆ یەکەمتر خەڵک تووشە بێت دواتە هەردوو تیۆرەکە سەکەم وەرەم بابەتانە لە کۆڕ و کۆبوونەوە مەجلیسێکا باس بکە بزانە چەند پزیشکی تیابێت مۆبایلەکە وسالەن نەکردەوە ڕاستەکەی خەتای من بزانە چەند پزیشک تیا سەر هەڵەیە هەرێکە لە ئاس خۆیەوە بێ بە پزیشک و ڕێنماییتەکە یەکێڵە بڕۆ بەهێ بخۆ بەهێ بکڵێنەوە زەردیکە و ئاوەکەی بخۆ بۆ منەحە باشە و بەرگەی زیاکەم هەیەڵێ بڵێ مەسەلەن شەکرەمە ئەڵێ بڕۆ بەس دارچینی بخۆ تەواو دەرمانە ناوێ مەچەو بەلای پزیشک یان زۆر جار منداڵ لە گفتوگۆکردن و لە بابەتی زۆر جار باسی بۆن کەوتنێکرێ زۆر جار باسی زۆر شتی ترەکرێ هەر مناڵ کە لە دایکە بێڵە هەموو عترێکی لێ بابە بۆن نەکەوێت دوای پرسیاری دەکەڵە بڕۆم بە بۆن کەوتن نیە بەڵام لە مناڵی 25 بۆنی لێەوە ینی ئەم بابەتانە لە کۆمەڵگای کوردەواری خۆمانە زۆر زۆرە کاتێک تۆ نەخۆشیەکتا نەگەیشتە دەلای دکتۆر 55 چارەسەرت پێوتێت چەند بەخۆ دووتراوە ئەم وەڵای ئاری زۆر یعنی تەنانەت هەندێک کات ئەڵێ دەرمانە پزیشکیەکان بەکارمەهێنا وەرە لە ڕێگەی ئەم خواردن و گوژوگیا سروشتیانەوە تۆ توانی چارەسەری گرفتە تەندروستێکی خۆت بکەی هەر زۆر دوور نەڕۆین ئاری بەڕاستی من خۆم ئەوم بەسەر هاتوو و هەروە سوودیشم لێ بینیەوە بەڕاستی ئەمایان کە باسیەکەم چونکە هەندێک لە ئەو بابەتانی کە لە ناو بەتایبەت کۆمەڵگای کوردەواریە زۆر قسەی لەسەر کراوە و ڕەنگە ئەمانە بەپێی ئەزمون باسی لێەوە کرابێ و هەروە لە کەسێکی شۆ بۆ کەسێکی تر ئەگۆڕێت وەکو دەرمانێکی پزیشکی نییە بڵێ ئەمە بەکاربێنە ڕەنگە لە دەرمانی پزیشکیشە ئاری هیچ شتێک نیە 100% چارەسەرت کات بۆیە بەڕێژەیە لە کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕە من یەکێک لەو بابەتانی کە سوودم لێ بینیەوە بە تایبەت بۆ مناڵەکانم ئەوە بۆ ئاری کە بۆ منە کۆکەیەکی زۆریان هەبوو تۆ خۆ دەزانی کۆکەیەکی زۆریان هەبووە خیزەخیزێکی زۆر لە سنگیانە هەبووە ئیتر کە سەبەتەمەنەکانی ناو خێزانەکانمان ئامۆژگاریان کردوم بەهێ سوودی زۆرە اینجا بە تایبەتر ئەیانوت ناوکی بەهەیەکە ئەگەر بێت و بیکوڵێنیت دواوە تۆ زەگلین جەبێت و ئەو کاتە ئەو ناوکی بەهەیە لینجایەکی بی بە مناڵەکە ئەمە سوودی تەندروستی زۆرە بۆ نمونە سنگ و ئەم بابەتانی لەو خیزەخیز و هەوکردنە تا ڕادەیەک پاکاتەوە ئەمەی کە من باسم لێو کرد ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە بەپی ئەزمموی خۆم من سوودم لێ بینەوە اینجا ڕەنگە هەر ئەمەی من کەسێک بەکاری بێنێ هیچ سوودێکی نەبێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە بزانی بەپی تەمەنی مناڵەکە چەنی ئەیتێ چونکە هەموو بابەتێک ئەگەر زیادەڕەوی لە تیابکەی دڵنیا بە لەبری ئەوەی کە سوودی هەبێ زیانت بێگەێنێ بۆیە لە ناو کۆمەڵگای کوردەواریە هەندێک لەو بابەتانی ئاری کە باسی لێوە کراوە بەڕاستی هەندێکیان سوودیان هەبوو بەڵام هەندێکیشیان بەڕاستی تەنها خۆراکێکن بەڵکو وەکو چارەسەر بەکار نایەن ئاری ئێستا بۆ نمونە من کە قورگم تاو نییە ئاوی گەرمیان بۆیەنەوە یعنی بۆی کە قورگن نەرم کاتەوە ئەمانەی کە باسیەکەین مەرج نییە سوودیان نەبێ هەمیشە سوودیان نەبوو چکە دەرمانەکانی شەر لەم بابەتانە
دروستەکرێن نێو کەرەسە کوردەوارانە دروستەکرێن مارخۆ ژەهراوێ بە هەر کەسێکەوە بای کوژێ خۆ زۆرترین دەرمان لە دنیادا لە ژەهری مار دروستەکرێن بۆچی نیشانەی دەرمان مارێکە بە دەوری کەمۆڵەیەکەوە بۆ لە بەرەوەی زۆرترین دەرمانی جیهان لە ژەهری مار دروستەکرێت قسەمان لەسەرەوە نیە بەڵام بۆی کار کە سەولاس خۆیەوە نەبێ بە پزیشک ڕێنماییمان ناتێ باسییان دەگلە بابەتان ناکەین کە ڕەنگە بە شێوازێکی نازانستی نەسەلمێنراو بە ئەم دەستەواژەی دوسێ جار دووبارە بکەمەوە نازانستی نەسەلمێنراو واتە توێژینەوەی لەسەر نییە لە ڕووی زانستیەوە پزیشکان لەسەر ئەم خاڵە کۆکرین لەگەڵ جا دەرمانەکاندا یان ڕووەکە دەرمانەکاندا ئەڵێ بێت توێژینەوە بکرێت لە مختبەر و تاقیقی زۆر دیاری وڵاتان هی خۆمان دەربکەیە بەڕاستی ناوکی بەهەیە چوزانم بەهەیەکە کە ئاکوڵێنرێ هۆکارێکە بۆ کەمبوونەوەی خێسی سنگ و ئەم بابەتانە ئەبێ ئەمە وەزارەتەکانی تەندروستی مۆریکەن بەڵێ لە تاقیقەکانماندا ئەم بابەتانە سەلمێنراوە کە بەهەیە بکوڵێنی زەردی کەی ئاوەکەی بخۆیتەوە بیەی بە هەر کەسێک بۆ ئەم بابەتانە چارەسەرن تا ئێستا ناکۆچەکە ئەوەی جامڕۆ تەوەرێکمان لەسەرەوە هەیە ئەو ڕاوبۆچوون هەڵانی کە پێمان دەڵێن لەسەر ئەوەی کە کاتێک نەخۆش بین چی بکەین بە پێشنیاری چیمان بۆکەن بزانین لە ڕووی زانستیەوە ئەم بابەتە چۆنە دکتۆر زانیار نووری ئاغال کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕ لە نەخۆشیەکانی هەناوی ئەمڕۆ لە ئەستۆدیۆی ڕۆژێکی نوێیانە بێ و من بۆیە ئەمەشم کرد بەدەستمە بزانین ئاوی گەرم بەڕاستی بۆ خوڕ نەرمکەرەوەی یان چارەسەریشە دکتۆر زانیار پێمانەڵە دکتۆر گیان بەخێر بیت بەخێر دکتۆر جەژیت ئێوە چۆنن باشی دکتۆر تۆ چۆنی گوێ لە گفتوگەکانمان بوو چیمان و تۆ شتێکی جۆ لێ بوو ئەڵێن لە کۆڕێکە لە مەجلیسێکە دانیشتی بڵێ کۆکەمە 25 پزیشک پێیابێ ئەڵێ بخۆ چوزانم بەهەیە بکوڵێنە و زەردیکە و قڕگت نەرمەکە و سنگی نەرمەکە و ئێستا من پاک نابوو بوو هاوڕێنم ئاوی گەرمیان بۆ هێنم هەر بەڕاستی ئاوی گەرمەوەندە کاریگەرە بۆ نەرمبوونی قڕێک هەموو شتێک لەوانە کاریگەریکی خۆی هەیە وسوودی ناکەینە بەڵام بە شێوازێکی زانستی باسیێک تۆرەڵان ئەگەر ئاوە کەوچکێکی چاز دەیتی زەیتونیشی تێک ئەوە سوودەکەی زۆر زیاتر زۆر گوێمان لەمە بوو زۆر جارەوانە چکە تاقی کراونەتەوە ئەگەڕێتەوە بۆ 100 ساڵ لەمەوبەر و خەڵک بەکاری هێنا و بینیوێتی سوودێکی لێ بینیوە بۆیە ئەو شتە بڵاو ئەبێتەوە ڕاست و بە شێوەیەکی گشتی زەرێکی زۆر گەورە ناگەنێ ئەگەر ئاوا بەکار بێت باش دکتۆر اینجا هەندێک کات وەکو ئاری باسی لێوە کرد کە ئێمە نەخۆشیەکمانە بێت دنیای پزیشکمان لە چواردەوەر لێ دروستە بێ ئیتر هەر کەسە بەپێی ئەزمموی خۆی باسی ئەوە کات تۆ ئەوە بەکاربێنە ئەوە تێکەڵ کە دڵنیا بە سوودی تەندروستی زۆرە اینجا ئەمڕۆژ ئێمە لێرە چەند شتێکمان هێنا و من لە سەرەتای بەرنامەکەی باسم لە یەکێک لەمانە کردناوکی بەهەیە دکتۆر من خۆم زۆر کات پیانەوتم ئایانود ئەوە بەکاربێنە زۆر سوودیە بەڕاستی زۆر کات باوەڕم پێی نەبوو ئەسڵان ئەمە باوەڕ ناکەم سوودێکی لەو شازێ بەڵام من خۆم تاقیم کردەوە بۆ کۆکە و ئەمانە هەستم کرد نەرمکەرەوەیکی باشە بۆ مناڵ اینجا تۆ قسە و چیە لەسەر ئەمانە بە تایبەتر لەسەر ناوکی بەهەیە ئەم شتانە لەبەری وەکوتم بۆ 100 ساڵ بەکاراتوە و بنچینێکی زۆر بەهێزیە لە ناو چۆنەڵی ترادیسیۆنی کوردایەتی خۆمانە و خەڵک کە بەکارێنەوە ئەنجامەکەی بینیوە بۆ نمونەیەک دوو ڕۆژ قورگی تێک چۆ یا کۆکێکیە بووە کە ناوکی بەهەیە هەر شتێکی تران لەوانە بەکارێنەوە سوودی هەبووە زەرێکی وای نەبووە ئێمە دایمە کێشەمان لەوایە کە ئایا ئەو کۆکەیە فعلەن کۆکە ئاسایەکەیە کە خەڵک بە هەوا گۆڕکێک و بە حساسێتە گەیگرێ یاخود کۆکەیەکە هیچ شێرپەنجەیە تۆ لێرەوە کێشەکە دروستە بێت چکە کە خەڵک تەداخلی تیا ئەکا دڵنەوەییەکت ئاياتێ ئەلە فلان شت بەکاربێنە پێی باشەبی و هەموو شتێکیش ئەگەری هەیە بە کاریگەری پلاسیبۆمانەیە واتە لە ڕووی دەرونی و هەسکەی پێی باشەبی لەوە ئەچە باشبوونێکی کاتیت باتێ و تۆ پشتگوێی بخەیت ئەو کۆکەیەکە هۆکارێکی خراپتری هەبێ نەخۆشیێکی خراپترە بێ و نەچی بەلای پزیشکە ئەوە کێشەکە لەوە دروستە هۆکارەکەی بزانی ئەو کاتە چارەسەر ئەو کاتە چارەسەرەکەکرێت دکتۆر هەر شتی تریشی بێ پەتایەک تەبێرەوەڵا هەر پەتایەک تێ بەڵە شیر و هەنگوین و زەنجەبیل تێکەڵکە و بیخۆ وایە ئەم شتە لە کوردواری خۆمانە شەڕێکە بۆ نینەوە ئەمڕۆ هاوزان بێ شەڕڕێتەوە لەگەڵ کەسانی ڕوەک ناسن پڕبێ لە زانیاری وەشیاری بینەرانی خۆشەویستی ئێمە هیچ شتێک ڕەت ناکەینەوە لێرە جارێکی تریش دووپاتێکەکەینەوە تەنها بینی نێوان پزیشکانی پسپۆر لەگەڵ ئەوانەی کە جادەرمانی ئەیەن بە هاوڵاتیان
ئەوەیە کە ئەمان دەیانەوێت بەڕاستی لە نێو تاقیگە و مختبەری جیهانی و ناوخۆیە بسەلمێنرێ واتە وەزارەتی تەندروستی و پسپۆڕانی تەندروستی مۆر و ئیمزایکەن ئەبێ ئەمانە بەڕاستی سامپڵ وەربگیرەوانێ دکتۆر توێژینەوە بکرێت لەسەر چەند سەد کەسێک دوای دەرەنجام وەربگیرێ بەڵام بەڕاستی شیر و هەنگوین و زەنجەبیلیان چوزانم ئەو بابەتانی تر هەیە بۆ ئەم بابەتانە باشن و بەسوودن ئەمە لە خۆ لە زۆرجار لە هەوڵەکان هەڵێ نوێترین توێژینەوەی زانکۆی چوزانم ئۆکسفۆرد سەلماندی فڵانەشت بۆ فڵانەشت باش وایە بەتاکید ئەی بۆ لای ئێمامانە ناکرێت دکتۆر کێشەکە لەوە ئەمە لای ئێمە نیە لە هەموو جیهانە هەیە لێکۆڵینەوە لەسەر خۆراک کە بۆ سەدان ساڵ بەکاراتەوە بۆ هەزاران ساڵ بەکاراتەوە خۆی لێکۆڵینەیەکی قورسە ناتوانانی بەڵگەی تەواوەتی لێ دەربێنی چکە لەبەری سوودگەیاندن لە ئەنجامی خۆراکەوە ناتوانانی با بڵێن پێوانە بکرێ خەڵکێک هەیە لەوە ئەچێ بە بەکارهێنانی هەڵوینێک لەگەڵ تۆزێ شیرێکی گەرمە قورگی پێ باش ببێ و بڵێ من سوودیم پێگەاندووە بۆ شتە خەڵکێکی تر لەوەچە سوودی پێ نەگات ئەمە وەکو حەبی پاراستۆڵ نییە تۆ تاقی کردبێتەوە لەسەر ملیۆنەها کەس بزانی کە فیعلەن لە هەندێک جۆری سەرێشەیە پاراستۆڵ سوودی هەیە ئەو شتێک کە لە زانستی پزیشکیە ژماردەی بۆ نەکرێ یعنی بە ڕقم نیاتە دەست من سوودی هەیە یا زەرری هەیە نابێ باوەڕی پێ بکرێ بەڵام ئایا کە باوەڕی پێ نەکرێ مانای وایە مەترسیدارە ناشەر نییە ئەم شتانە ئەکرێ هەمویان چکە خۆراکن خۆراکیش هەمویان سوودی تەندروستیان هەیە ئەکرێت کە ئینسان بەکاری بێنێ بۆ ڕۆژانی خۆی حتا بۆ حاڵەتی وەکو قوڕگێشەوانش بەکاری بێنی کێشەکەمان ئێمە لەوایە بێت ئایا بەڵگەکە چییە کە تۆ بیکی بە دەرمان لەو قۆناغا ئێمە کێشە دروستە بێ بۆ نەخۆشەکانمان و ئەوی یەکەم جاریش باسم کرد ئایا هۆکاری قورگێشەکە چییە چکە تۆ ئەگەر هەر پێی بڵێ ئەم قورگێشەی نیەم پەتایەیە بڕۆ لەگەڵیا ئەم شتانە بەکاربێنە فعلەن لەوە چەوکوتم کەمێک باشی بکاتەوە بەڵام ئەکرێ هۆکاری قورگێشەکە شتێکی زۆر مەترسیدارتر بێت زۆر باشە دکتۆر اینجا باز لە هەندێک بابەتی باوەکن کە لە ناو کۆمەلگای خۆمانە زۆر باوە کە ڕەنگە هیچ بنەمایەکی زانستیشی نەبێ بۆ نمونە بەکارهێنانی بۆن ڕەنگە هەندێک بۆن هەبێ ئەسڵان هەر کە بەرپێستەکەوێت تووشی حەساسێت و کۆمەڵەکەوکردنت بکات اینجا چ جابەوەی کە تۆ ئەم بۆنە بەکاربێنی تو بیخۆی لە هەندێک حاڵەتە لە ناو کۆمەلگای خۆمانە دیاردەی بە بۆنکەوتن زۆر باوەڕی پێکراوە و هەندێک کەسەیە بڕوای 100% پێێتی نازام لە ڕووی زانستی پزیشکی و دواتر تۆ بۆ ماڕوونکەرەوە کە چۆنە هەندێک کەس کاچێت بۆ لای ئیتر هەندێک کەسی بەتەمان شەکرێک کڵۆیەکێ و بۆنی پێوە کردو ئەڵێ بابی خوا بەمە چاکە بێ بە بۆنکەوتنەکەی نامێنێ اینجا من ئەمێ پرسیاری ئەو بکەم بۆ نمونە ئەم بۆنەکە پێستەکەوێ زۆر کاتەوەکە اینجا چ جابەوەی کە تۆ بکەیتە کڵۆیەک و بخیتە دەمی مناڵێکەوە مەچ کاریگەریەکی نەرێنی دروستەکە بە هەمان شێوە ئەگەر بینەوە پۆلێنی بکەینەوە هەمان کێشت بۆ دروستە بێت یەکەمیان بۆنکەوتن ئایا خۆی وجودی هەیە یان نەتەمە لە ڕووی زانستیەوە نەسەلمێنراوە و ئەو حاڵەتانی کە دروستە بێت لە مناڵە بێ یا لەر کەسێک ترا بە بۆنکەوتن نانرێ بەشێکیان هۆکاری دەرونین بەشیان هۆکاری نەگونجاندنی ئەو مناڵەیە لە بیداتەکە لە دایکە بێ لەگەڵ ژینگەکەی دەوروبەری هەندێکشان نەخۆشی زۆر مەترسیدارن هەوکردنی سنگە مناڵەتی شەکرەیە لە مناڵیەوە ئەم شتانەی کە سیرەکە مناڵەکە بێهێز و لاوازە بێ و خواردنی بۆ ناخورێ کاتە یەکەمیان جارە نەخۆشەکە خۆی چییە ئەو وتمان لە ڕووی زانستیەوە یەکلا نەکراوەتەوە چکە لەبەروی بەڵگەی نییە هۆکاری دووەمیان ئەم شتەکە بەکاری ئێنێت ئیتر لە هەر کەسێک بێ بۆ ئەوەیە وەکو یارمەتی دەرێک بێ بڕوای پێەیە تقریبا لە زانستی پزیشکیشە لەوەشە چاومان پۆشیوە ئاسایی ئەگەر شتێک تۆ ئینسان وەکو یارمەتی دەر بەکاری بێنی بەڵام ئایا ئەمە ئەبێ بەڕێگر لەوەی نەخۆشە ڕاستەقینەکە چاپ کرێ یا وەکو جەنا بدوتە ئایا بۆنیەکە کە فعلەن لە ڕووی تەندروستی و سەلامەتە دکتۆر هەر لای خۆمان ئەمە هەیە مناڵەکە تۆزێک دوو لە ڕووی بینەران و بەڕێستان ڕشایە و منی نەگراڵای ترەمە بە بۆنکەوت بوو ئەمە هەر لە مناڵی کوردی داماوە ئەم بە بۆنکەوتنە هەیە ئەو مناڵانەکە لە ئەوروپان و کە لە ئەمریکانوانێ دکتۆر مناڵی وڵاتانی دەرەوە بۆ بۆنکەوتنیان شتەکە زۆر تەواوە مەگەر لە حاڵەتێکی زۆر دەگمەنە هەندێ نەخۆشیە بێت تەنها میلەتێگەی بێ حاڵەتی زۆر دەگمەنە لەوە چە لە ملیۆنەها زەلامەیەکێک وابێ بەڵام ئەو نەخۆشیانی کە هەیە بە حکمی ئەو ئەولەویمەی ئێستا هەیە هەموو شتە لە ئینتەرنێت ئەتوانی یەکتری بیستی و ناوەندە پزیشکی و تەندروستیەکانەمی بەسراوتە بێکەوە ئەو لێکۆڵینەوەی ئێستا دوێنێ لە باڵێن لە ئەمریکا کراوە ئەم بەیانی لە بەردەستی ئێمەیە یا ئەوەی لە لای ئێمە ژەکرێت تەنانە لە وێبسایتەکانە پۆستەکرێ و کابراایکی ئەمریکی توانێ بیبینێ کەواتە شتێک نییە نەخۆشێک بەستەنا تووشی کورد بێ و میلەتێکی تر هەستی پێ نەکرد بێ چکە شتێک کە لە زانستیا بۆ وەکو باسم کرد ئەبێ ئەگەر من سەلمانم ئەم شتە نەخۆشیەکانی پێچاکەمەوە
ئەبێ دکتۆرێکیش لە مالیزیا بتوانە بۆی من چاکی بکاتەوە ئەبێ دکتۆرێکی ئەفریقاش بتوانێ ماشت بکە ئەگەر جیاواز بێ بەس من وتم ئەتوانم چاکی بکەمەوە ئەوە بەڵگە زانستی نییە. باشە بەگشتی چارەسەرە باوەک پزیشکیەکان بۆ نەخۆشی هەناوەکان پشت بە چییە بەسنانێ دەرمانەکان زیاتر چین دکتۆر ئەوانی کە لیان پێک دێت دەست خۆش بێ کاگەر یەکێک لە بابەتەکان کە دایما بێ ڕوون بێتەوە ئەوەیە ئێمە هەموو شتێکە ئەکرێ بە چارەسەر و ئیتر ئەکرێ بە دەرمان ینی با بڵێن لەیبڵی دەرمانی لێ ئێرێ ئەبێ بە کۆمەڵە لیستا ڕۆشت بێ یەکەمیانە بێ لێکۆڵینەوەی لەسەر کرابێ لە تاقیگەیە لە تاقیگەی ڕێکوپێکە لەسەر لایەنی فیزۆلۆجیەکەی ئایا فعلەن ئەمە گۆڕانکاری کار ئەندامزانی لە مرۆڤەکە تۆزە وشەکان لەوە چێ زانستی بێت بۆ خەڵک بەڵام بۆی ڕوونتر بێ ینی بۆ نمونە ئەگەر تۆ پاراستۆڵە بی بە یەکێک فعلەن لەگەڵ میکانیزمی سەرێشەکە ئەو پاراستۆڵە حەلی ئەکات ئەمە قۆناقی یەکەمێتی اینجا دوای ئەوە تاقیکرێتەوە لەسەر هەندێک زەلام بە تایبەت تەمەەن هەر یەکێک لەم کەسانە کە تاقیکرێتەوە لە وڵاتان لەسەری هەموو تەمەنی ئەبێتەوە حکوومەتەکە بە خێویکە چکە لەبەری تاقیکردنەوەکە یەکەم جارە لەسەری ئەکرێ جگە لەوەی پارێکی بێشومار وەرەگرن خۆشیان بە ئارەزوویستی خۆشیان خۆبەخشیشن بە خۆبەخشیشن ئەچنەوەکەن اینجا لە دوایەوە تاقیکرێتەوە لەسەر نەخۆش کە قۆناغی سێمە تا قۆناغی سێم نەگەشتۆ بەدەستی من وەکو دکتۆر لەلام نییە جارێ اینجا چێتە قۆناغی چوارەمەوە کە ناوەندی تەندروستی وڵاتە گەورەکان بڕای پێەکەن کەڵم وڵاتە گەورەکان بە مەسمە هەر ئەوروپاوانە نییە یابانە مالیزیا هندستانە وڵاتە مسلمانەکانە وەکو میسر ئەمانەیە کە تاقیگەیەک و ناوەندێکی زانستی گەورەی هەبێ کە بڕای پێکرد ئەچێتە قۆناغی سێم بۆ بەکارێنان بەرەو چوارەم واتە لەوەش نیە لە تاقیگە سەرچێکە دەرەنجامە گەیشت پێ ئەینەرن لە وڵاتێکی تریش لەوێش تاقی ئەبێ تاقیکراتەوە بەتابێژینگە و دەستەکان و بەتابەتی لەم 10 ساڵی ڕابردووە مەڵتی سنتەر هەیە واتە ناکرێ یابان دەرمانێ بدۆزێتەوە بڵێ من شێرپەنجی پێ عیلاجەکەم ئەڵمانیا ناتوانێت بەکاری بێنێ ئەبێ مەڵتی سنتەر بێ هەمان دەرمان لە ئەڵمانیا و لە وڵاتانی تریش بەکار بێ اینجا قۆناغی چوارەمیشمانەیە ئەمە زۆر گرنگە هەر دەرمانە باوەڕ پێکراویش بێ ئێشتا لەژێر چاودێریایە چکە هەندێک کاریگەری لاوەکی دەرمانێ لەوە چ تۆ نەیدۆزیتەوە هەتا خەڵکێکی زۆر بەکاری نێنێ ئەم شتانی تر کە بە پۆلە نەزانستەکان ناڕوە کەس نازانێت دوای لاوەکێکی چیە بێ چکە تۆ لە سەرەتاوە ژماردە بۆ نەکردووە تاقی و نەکردوەوە خۆت ئامادەکی بزانی بۆ نمونە ئەگەر من ناوکی فلان شت یا بەروبیمی فلان شت بەکاربێنم بۆ شەقیقا یا بۆ شەکرا ئایا فعلا لە دوای ئەوە کاریگەریکی خراپی نابێت خۆچکە ئەکرێ شەقیقەکە حەل بکە بەڵام لەولاوە ئایا کاریگەریکی خراپی نابێت دەرمانەکان تا ئێستاوان دەرمانێ دوای 10 ساڵ دەرکەوتووە کاریگەری لاوەکی هەیە و لە بازارەکانە کشێنراوەتەوە ینی تۆ ناکرێت شتێک بڵی سەلامەتیە مادەم یەکەم جار بەکارەمێن باش جا دکتۆر ئێمە بۆ شێوازە فێربووین بەڕاستی ئازاری هەر شوێنێکی جەستەمان هەبێ یەکسەر پاراستۆڵ لە ماڵی هەمومانە هەیە دکتۆر ئیتر بەبێ ئەوەی کە بە پێشەوە ناوەسینەچین بۆ هەزار پێشیانەوە ئەو حەپەیان کاوە دەستی بە سەرێ گرتۆ دکتۆر اینجا ئەمە ئاساییە ئێمە زۆر بەکاری بێنین چونکە زۆر کات بەبێ ئەوەی سێری میلیگرام و ئەم بابەتانەی بکەین چەنی تایە چۆن نییە دوو خوراوە پاراستۆڵ بەڕای بەڕێزت ئەبێ ئێمە چۆن پاراستۆڵ بە تایبەتر بەکاربێنین تا چەندێک بەکاری بێنین ئاساییە لە بەکارهێنانیان نابێت لە ڕۆژەکە لە 4 گرام زیاتر بێ ینی لە 4 حەبی هەزاری نابێ زیاتر بێ و بێ بەلانی کەمەوە 4 بۆ 6 ساعتی بین بێ بەکارهێنانی هەر حەبێکیان باشە اینجا ئەگەر بەکاری شەهێنا نابێت ئازارەگە بە دکتۆر تقریبان بۆ ئازارەگە بێ یەکێکە لە دەرمانە زۆر سەلامەتەکان بەڵام کێشەکە لەوا بێ نابێت و هەر پشت بەوە بەستی بۆ نمونە ئەمڕۆ سەرێشیەکە دێی ئەوەیە خواردنە باش نەخوارد ئوردووەیە خراپ هەستاوی لە خەو پاراستۆڵێک بەکارێنی ئەوە ئاساییە بەڵام سێرەکی تۆ 4 ڕۆژ سەرێشەتە هەر بە تەماوی بە پاراستۆ حەلێکی نابێت سەردانی پزیشکی بزین بۆ وایە باش ئەوە هاوکاران مەڵەن پاراستۆڵە خەنە ناو فاسۆلیا و سەروپی و هەلا هەلایەکایترە بێ و جەستەیەکی لێ بکات دکتۆر وڵی ئەو هەندێک جار بیستووە بەڵام نازان بەڕاستی بۆ دایەنێن ئایا هۆکارێکە بێ شتیوە تەمەن زانستی نیە بەداخەوە باش دکتۆر من لی بڵێکم لایە یان ئەو ستیکەری کە لەسەر هەموو بابەتە کوردەواریانەدا هەنرێ ینی بەڕاستی ئەگەر هاوڕێنم ئەو کوڵە فڕێ وەربگرن خوا پرسیارێکم لەسەر ئەوە هەیە دکتۆر ژیان باشە ئەمە چیە؟ ینی هێلکەی کوڵە فڕێ بەس هێلکەی کوڵە فڕێ باشە کوڵە فڕە باڵندەیەکی زۆر باش نی لە ناوەکانەوەڵا بەس دکتۆر بەس ئەی خوێنمەوە بەس جۆ لە ئەم بابەتانە بگرام ئەڵە چارەسەرە بۆ زمانگرتنی مناڵ و دواکەوتنی قسە
چارەسەرە بۆ کەم خوێنی یارمەتیدەرە بۆ گەشەی مناڵ و بێزکردنی ماسوولکە و مێشک و ئێسک چارەسەرە بۆ نەخۆشی شەکرە بەسوودە بۆ دابەزاندنی کۆلسترۆل لە لەشدا بەسوودە بۆ توانەوەی بەردی کورچیلە ڕێگریەکە لە هەڵوەرینی خش و بەهێزیەکە یارمەتیدەرە بۆ کەمکردنەوەی کێشی لەش بەهۆی بەرزی ڕێژی پرۆتینەوە زۆر بەسوودە بۆ وەرزشکاران چارەسەرە بۆ نەخۆشی هەناسە تەنگی ڕەبوو یارمەتیدەرە بۆ وەستانی چەند خانەیەکی شێرپەنجە بەسوودە بۆ خانمانی دووگیان و گەشەی کۆرپەلە چارەسەرە بۆ پرۆستات و زیادکردنی حەزی جنسی لە پیاواندا یارمەتیدەرە بۆ زوو ساڕەشبوونی برین بەرگری لە چرچولۆچبوونی دەموچاو و نێشتنی هەوکردنی پێز دەکات بەسوودە بۆ بەهێزکردنی بەرگری لەش و دوورخستنەوەی نەخۆشی بەهۆی بەها خۆراکیەکان و هێشتنەوەی چالاکی لەشی مرۆڤ ئەو هێلکێ ئەمێرکەیە چی دەستکەوتۆ نووسراوە لەم لی بڵێ وانە دکتۆر لێ بڵەکە فەرمیە ژماری مۆڵەتیشی هەیە بەڕاستی ژمارەی مۆڵەتیشی هەیە و یعنی ئەمە پرسیارێکە بەڕاستی لەلام دروست بووە ئەگەر ئەم هێلکەوەنە بەهێزە بۆ ناچنەوە ماڵەوە دکتۆرەوە ئێمە مەسەلەوە نیە ئێمە ڕووی نەماڵەوە کێشە نییە کێشەکە لەوە ئەگەر شتێکی وا بێت ینی شتێکی ڕەنگە دانێ دوانی بە سوود بێ ینی بۆی هەیە مەسەلەن بەخاڵیرابێتەوە و خۆی لەناو کوردەواری ئێمە دکتۆر زۆر باس دەکرێت ئەڵەن هێلکەی کوڵەفرا بۆ مناڵانەی کە درەنگ قساکەن زمانەگرن زۆر باوە ئەمە دکتۆرەڵان ئەوە بەکاربێنن باشتر یەکەم ئەبێت وەکوتم بەڵگەی هەبێت تاقی کرابێتەوە دووەم بەکارێنانەکەی ئەگەر شتێکی وا هەبێ بەڕاستی وڵاتانی تر بەجێ ناڵن تۆ ئەوە بدۆزیتەوە بتوانی ئەوان ملیارەها دۆلار سەرفەکەن بۆ نەخۆشی شەکرا تۆ چارەسەر دۆزی بێتەوە لێرە بڕوان ناکەم بەجێ لە کوڵەفرە لایوانەیە دکتۆر لەلای ئەوانیش نەبێ هەندێک دەرمان هەیە گیاکی بۆ نمونە بە هیندستانە ڕوێ هەموو وڵاتان لە هیندستانی ئەکڕن چکە هەندێک بەڵگەی لەسرە چوانە لەبەرەوە ناکرێت شتێک ینی ئاوا بە جەزمی بڵێ بەڵگەی هەمووی لەسرە وە بێ وەکوتیشم تاقیکردنەوەکە تاقیکردنەوەی شخصی نەبێ یعنی بۆ مناڵێک کەوتوتە قسەکردن یامە بە فڵان کەسێک ئەبێ لە کۆڵنیەکی زانستی بێ بۆ پۆلێنانی کە باسمان کرد زۆر باشە اینجا دکتۆر ئەمە قسە لەسەر دارچینی بکەین هەر لە سوشیال میدیاکی بەڕێستەوە بابەتێکم بینی لەسەر دارچینی داد نابوو زۆر قسە لەسەر ئەوەکرێت لە ڕابردوو ئایان دارچینی بۆ نەخۆشی شەکرە و نەخۆشیەکانی مێشک و دەمار سوودی هەیە ئێستا هیچ توێژینەوەیەک لێکۆڵینەوەیکی نوێ کراوەکە بوون ئەم بابەتە پشتڕاز نەکاتەوە ئەو بابەتە بۆیە گرنگ بوو بەلامەوە چکە فعلەن هەندێ بەڵگەی زانستی باشیش هەیە کە سوودی هەیە لە شەکرەیە سوودی هەیە لە نەخۆشیە دەمارەکانە و سوودی هەیە لە هەندێک بابەتی میتابۆلیزمە کۆندامی هەرسوو ئەمانەیە چکەوەکو پێم وتی هەموو خۆراکێکی تریش ئاوا بە سوودا بۆ مرۆڤ بەڵام کێشە لە چیە لە دوهەمین با بڵین پیاچوونەوەی لێکۆڵینەوەنەوە کە کراوە دیسانەوە سێ خاڵمان هەیە کە مشکلە بووە خاڵی یەکەمیان نەچۆتە ناو ڕێنمایی جیهانیەوە چکە بەڵگەکان بە تێکڕایی بەهێزنین لەوە چە بەڵگەیەک لە شوێنێکا باش بێ بەڵام بە تێکڕایی بەهێز نییە خاڵی دووەمیان ئایا بڕەکەی چەنە ئایا جۆرەکەی کامەیە ئایا فعلەن ئەچێتە بری دەرمان وەکو دەرمان سوودی هەیە ئەوە بەڵگەی نییە بۆ ئەو بابەتە و خاڵی سێمیژەوەیە کە بەداخەوە لە ئەڵمانیا دۆزیوانێتەوە هەندێک جۆریان کە زۆرخۆری تیا بکرێ زەرمەندیشەیە لەلای ئەوان لە با بڵێن کۆمەلگا ڕۆژاواکانە زۆر باوە لە شەوی کریسمسوانە زۆر بەکارێنن دەرکەوتوە خەڵکێک بەوە عزەتی پێگەیشتووە کێشەی بۆ جگەری بۆ دروستکرۆیات چووە بۆ نمونە حەبی شەکرەکانی وازێناوە لە زۆر بەکارهێنانیە لەبەرەوە وەکو هەموو خۆراکی تر زادەڕۆی چارەسەر نییە هەرگیز ناچێتە بری چارەسەر بەڵام ئایا یارمەتی دەرەبێ احتیمالی زۆرە من زۆر جار دایمە بە نەخۆشەکان مەڵە دکتۆر قەیناکە فڵانشتم بەکارێناوە لەگەڵیە ئەڵم زۆر ئاساییجە کووا تۆ ئەو شتە باشانە بەکاربێنی ئاساییە وەکو یارمەتی دەرێ بەڵام کێشەی لە کۆڵینەوەکە لەوایە زەرەری هەیە پێدەلاتان بۆ وەرەلانە بۆ ئەم بابەتانی بەکارێنابێت تووشی دڵکزیێ و ئازاری ماهیدە و زۆر بابەتی تر بوو بێ ینی هۆکارێک نین ئەمانە زۆرجار بەچوانەکە شێوە ڕاستە نەک تەناسوودەکەی زیانەوەنیە بەڵێ هەمانە بەداخەوە و هەندێک مادەهێت چکە زۆر بەهێزە وەکو هەندێک جۆری سیر بەکارێن و لە ناو ئاوا و بەبێ ناخواردنەوەوانە جاروای ئەبێ بەو کێشانە بەڵام ئێمە ئەو دیوەی تریانی زۆر مەترسیە لامان چکە ئەوانە شەر چارەسەرەکرێ ئەو دیوان کێشێکا چ وەزە دەرمانەکان هێنێ پەنا ئەبەستێ بەم شتانە ئەوە زۆر مشکلە زۆر کادەڵێن ئەم دارچینەی کە لە بازاڕە هەیە ڕەنگە دارچینیش نەبێت ئەمە دارچینی ئیسلامی کە هێنامانەمە کاسیای وڵی ئەو بابەتم بینی هەل لە کۆڤینەوەکە باسی کردبوو چکەوتبی ئەو دارچینێش کە تۆزە بەڵگەی لەسرە دارچینی سیلانە نەک ئەوەی کاسی ئەوانە بێ ئەوەی کاسەکان دێ بابەتی زەرمەندیوانەشی باس کردووە بەڵام بە شێوکی گشتی ئەگەر ئینسان کەم بەکاری بێنێ زەرری نابێت گرنگوێ نەچێتە بری دەرمان بۆ مناڵیش وایە دکتۆر بە بڵێن نەخۆشی هەناویەکان
خۆ زۆر جار ئەم بابەت هەنا ئەوەی زیاتر بۆ مناڵ بەکارێنە گەورەوەنە بەکاری نایێنە بەڕاستی مەترسیەکە چەند هێندە ناکات بەتەکید میتابۆلیزمی مناڵ و شێوازی سەرفکردنی خواردن و دەرمان و ئەمانە بابەت دایمە پێویستە بە لاشەوە کە بچووکترە پێویستە بە سیستەمی گەشەکردنی چکە تۆ لە باڵغا پێویستە زۆر بە گەشەکردن نابێت لەبەرەوە بابەتی زۆر ئاڵۆزە بۆی پزیشکی تایبەتی خۆی و زانای تایبەتی خۆی هەیە من هەرگیز قسەیتیان ناکەم چکە لە پسپۆڕی منانیەوە ڕاست باشە دکتۆر کاتە بەڕێزە چەندە گرنگە ئەو کەسانی کە بە تایبەتتر لە پسپۆڕەکەی خۆتا قسە بکەین ئەوانەی کە تووشی گرفتێکی هەناوی بوون تووشی نەخۆشیێکی هەناوی بوون چەندە گرنگە لە خۆیانەوە هیچ دا و دەرمانێک بەکارنێنن هەتانێنە لای پزیشکێکی پسپۆڕ بۆ ئەوەی کە دوجار کێشەکان لێ نەکا بە دوو کێشە و چەند کێشەیەکی تریان بۆ زیاکە بەتاکید نەخۆش شارەزای لاشی خۆیەتی کە ئەبینێ گۆڕانکاریەک ئەبێت و گۆڕانکاریەکە کاتی بێ شتێک بەکاربێنە لەم بابەتانە ئەمە ئاساییە بەڵام کەیبینی گۆڕانکاریەکە درێژە ئەکێشێ تۆ پەیوەست ببی بەوەی بڵێ من هەر بەشتی سروشتی چاکیەکەم و ناچم بەلای دەرمانە ئەوانە ئەوە هەڵەیە ئەبێ بچێتە لای پزیشک بزانێ بۆ وایە وەکو چۆن لە هەموو بابەتێکترا ئەچیتە لای کەسێک پرسی پێەکەی کە شارەزاترە ئەوی زۆر گرنگە بچێتە لای پزیشکەکە بووی یەکلاکات و جارواشتی زۆر عجیب بۆ دەرەچێت بۆ نمونە نەخۆش هاتووە زۆر مەترسیەکی لەسەر لاشەی خۆیە بووە و توێتی کێشم دابەزە لەوە چە شێرپەنجەم بێ لەوە چە فلانشت بێت کە پشکنینی وەکی وانە بابەتێکی زۆر بەسیط لە مەعیدا دەرەچێت یا شتێکە ئیلاقی بە شێوازی ناخواردنی ڕۆژانەوەیەتی بەبێ هیچ دەرمانێک ڕاتە دەرەوە لە نەخۆشخانەکە لەبەرەوە زۆر جار ئەگەر نەخۆش پەنا بەرێ بەوەی خۆی تەفسیری بکە هەڵەکە لەوە دروستە بێ ئەگەر بێت بڵێ من بەکارێنم لە پاڵ ڕێنمایەکی توایە و پرس بەمەم کە زۆر ئاساییە زۆربەی کات دایمە بە نەخۆشەڵم چی شتێکی تریش بەکارێنی چکە پێم بڵێ لەوە چە بتوان باشتر کارەکەی ئاسانترە بێ واتە پرسیارەوەی لەکەی چیە خۆت چی ناخۆ زۆر ئاساییە زۆر ئاسایی ئەمە ئێستا وڵاتێکین کراوەین هەر میلەتی خۆمانیتانین نەخۆشمان بواتوە ئەوانەی کە با بڵین کارگوزارن خەڵکی نیپاڵن یا خەڵکی وڵاتەکانی ترن کە زۆر کەلتوریان لە ئێمە جیاوازە ئەڵێ ئێمە بۆ نمونە فڵان شت بەکارێنین لەبەری هەستەکەم هەوکردنی سنگم بەوە باشترە بێ سێرێکی یەکەم داتاکەی سێرەکەم ئەیبینم شتێکە زەرەر نایە لەگەڵ دەرمانەکانی منە ئەڵم ئاساییە توانشار بەڕاستی باسی ئەوانت کرد یعنی ئەوان خواردنەکەیان بەردەوام کاری و بەهارات و بوویبەریتون زیانی زیاد لە پێویستە خۆن بەڵەوە یعنی ئمە تاقیمان کردوێتەوە ینی گەشتمان کردو بەڕاستی هەندێک خواردنەوە باوەڕ کابێت یەک دەبە دۆ و ماساویان کۆلا و لەلا بەکەمە قەت لەگە خواردنی گازەکانی ینی ئەبێ بەردام پاوری خۆت و پاوری پەرداخی ئاو بکەین بەسایکیت ڕاهاتون لەگەڵ ئەوەیە هیچ کاریگەریکی نییە لەسەر هەنا و ئەوان کێشێوان نییە شێوازی ڕاهاتنە بۆ نمونە ئەو شێوازی برنجلێنانی ئێمەش کە بە ڕۆنی تون لێ ئەندرێ و بە با بڵێن زۆر چاور لێنرێ بۆ ئەوان جاریوا زەرەرەگەێنێ ناتوانن بخۆن ئەوانش پیان سەیرە بەو شێوێنان ئەخۆین ئەوانە پێویستە بە ڕاهێنانەوە بەڵام وەکو بڵی زەرری درێژخان نانیەتی باش دکتۆر هەندێک نەخۆشی هەناوی بۆ مە بەکتریای گەدا باشە یان ئەو نەخۆشیانی تر کە تووشی هەناو ئەبن کاتێک کە چارەسەریان بۆ دەستنیشانەکەن دەرمانیان بۆ دەنووسن پێشانەڵە نەبێت چی بخۆن و چی نەخۆنوانیە بەتاکیتی وایە شتێک هەیە ئەگەر لە خۆیانەوە پەنای بۆ بەرن پێچێت مەترسی ئەو نەخۆشیێز چەند هێن دەبێت چکە پایلۆری و بەکتریگەدە تۆزە ترسی لەسەر خەڵکێکی زۆر ترساوەڵێ ڕەنگە چەند جارێت توش بیتەوە بێ بە شێرپەنجە و گرێ زیاد ینی مەبەستەکەی منەوەی پرسیارەکەم ئەگەر ڕوون بێ هەندێک خواردنی ڕەنگە کوردەواری هەبێ پێشترۆک و دەرمان بەکارەدێنان بەڵام لەو کاتێ بێ بە دژی شتەکە لە ڕاستەخۆ لە دژی و دروست نابێت بەڵام ئەوەی من تێبینیم کردووە و هەندێک پزیشکی شۆنەڵی زیاتر پسپۆرتر لەو بابەتە هەندێک خۆراکمانەیە کوردەواریە بۆ ئاسوودەگاندنی مەعیدە و ناوسکۆ ئەوانەیە و فعلەن ئینسان کەی خوا پێی باشە بێ بۆ نمونە ئەوانی کەوکو و نەعنا و ئەوانن بەکارێن یا بنێشتی کوردی کە بەکارێنرێ فعلەن ئاسوودەیەک تایاتێ لەو دیوانەوە کە ئاسوودەی داهاتێ ئەمە هیچ کێشەمانێ وەکو دایمە باسم کردووە بەڵام زۆر جار کێشەکە ئەوەیە کە باش ئەبێ نەخۆشەکە ناچێت بەلای دەرمان وەرگرتنەکە چکە ئەو شتانە نەخۆشی بۆ چارەسەر ناکە ڕەنگەرۆکو میسەکن بەڵێ نیشانەکانە بۆ بێدە ناکاتەوە مرتاحیەکە دایاتێ بەڵام نەخۆشەکە چارەسەر ناکە زۆر باشە دکتۆر ئۆڵای من لەسەر سپۆڕی نەخۆشی هەناویەکان پرسیارێکم هەیە بۆ نمونە بۆ چ جۆرە نەخۆشیێک ئێمە توانین سەردانی سپۆرەکانی وەکو بەڕێستا بکەین بۆ نمونە پسپۆڕی نەخۆشی هەناویەکان چ جۆرە نەخۆشیەک چارەسەرەکە
نەخۆشی پزیشکی هەناوی لە دوو شوێنی شەکە لە هەموو جیانەوەیە شوێنیکە لە ناو نەخۆشخانەیە زۆرینەی ئەو حاڵەتانی ڕۆکەنە ناو نەخۆشخانە لە بەشە هەناویەکانەوە چارەسەری سەرەتایی وەرەگرن و اینجا دوایی ئەنێرێ بۆ بەشەکانی تر لە سیستەمی دەرەوەش کەوەکو ڕاوێژکارەکانە یاخود لە کلینیکەکانە هەموو نەخۆشەکە لە سەر و تەمەنی 18 ساڵەوە بێ و نەخۆشیەکی ڕوونی نەشتەرگەری و ژنانە و ئەوانەی نەبێ وەکو شتە با بڵێن کتوپڕەکان هەموو نەخۆشەکانی تر لە گیانە بە جێنرال فیزیشنە ئەڕوا بە پزیشکی هەناویە ئەڕوا چکە یەکەم جار ئێمە وەکو پزیشکی هەناوی نەخۆشەکی بۆ دەستنیشانەکەین ئەگەر پێویستکە چارەسەرەکان لای ئێمە وەرەگرێ یاخود ئەگەر پێویستکە بچێتە لای کەسێک کە پسپۆڕێکی ورتری هەیە زانیار نووری ئاغال پسپۆڕی نەخۆشیەکانی گشتی هەناوی زۆر سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر گیاماندوو نەبی.